ئینسان تا تەمەندارە بێ تا ڕیشی سپی ئەبێ تا گەورە ئەبێ زیاتر ئەبێ بیرکاتەوە زیاتر ئەبێ بێتە خۆیە بەڵام خەڵکێک تا تەمەنی گەورە ئەبێ سبحان الله زیاتر مل شۆڕەکە بۆ ماڵ و مناڵێکی مەعسیەت چی تاوانبار مامۆستا ناکۆی برام کتێبخانەی دەنگی هەبوو یعنی تەسجیلاتی هەبوو لەگەڵ مەکتەبەیەکی بوو ئیسە شێرماوە ئەو کاتە عادەت وا بوو سیدی ئەفرۆشرا سیدی خەڵک بەکارهێنا و شتی تا تەسجیلە کرد وتی ڕۆژێکیان پیاوێکی بەتەمەن تەمەنی لە 6 ساڵ بەسەرترۆ بوو گۆچانێ بەدەستێ بوو هاتە دەم دەرگای تەسجیلاتەکە وتی مەرحەبا کوڕەکەم وتی من شتم سەلامت وتی ئەما مشت لەناو دوکانەکە جامانەکەم داکەند بوو نەیزانی من مەلا وتی کوڕم ئەوە شریت برایم هەیە وتی من شوام زانی ئەڵێ وەلید برایم داوای قورآانی وەلید براهیمەکە وتی تەسەورم نەکرد یانی پیاوێکی بەتەمەنە داوای ئەو شتی واکە وتی منیش وتم وەلید براهیم بڵێ مامەگیان وتی نا براهیم وتم کام براهیم وتی ئەوەی وا لەسەر بەحرەکە گۆرانیێژێ براهیم تاتڵس سبحان الله بۆ مامەگیان ئەوت بۆ چێ وتی وەڵا کچەکانم داوایان کردە لە ماڵە مامەگیان بکە خاتر ئەو خوا تۆ تەمەن تۆ لێوار مەرگ قەبرت گرتووە ئێستا داوای شریتی گۆرانیان بکڕ تۆ شەی بیتەوە بۆیان مناڵەکانت بێ ئەخلاقەکەی مناڵەکانت فەسادەکەی وتی هەیە یان نییە وتم مشتی وا نافرۆشم نەوەڵا من قورآن حەدیث ومن وتی دە لەوچە لەوچ مەکاتر یا سبحان الله لەوچە لەوچ مەکە یعنی من هەر لەسەر قسەکەی خۆم بەردەوام مەموت چیزەکەی بکەی ئەوەیە